ناوێم ئەسمایە سازیا ماڵباتەی شەهیدا دەما خوا شەهید وەڵاش باژارێت هەلبەست پێوە بەری 25 ساڵە 23 ساڵە سەرۆک نەزانمە وعدا بین بهەفقا تاریخ سەرۆکاتی شامێ بوو نەقەبا شامێ و لوبنان دەبوو و هنگیمە کارێ جەبها دکرد ئێگۆ کارێ جەبها دکردن کارەیە سەرد کەت بڕنە جەب سەرۆکاتی ساڵا بۆ ئەس برم ئەز و هەڤارەکە دیژیل وێدی بوو دیادی شەهیدا بوو ئەم هەردووش هەلبەست پێ برش قامشلۆ دۆ ئەمە باسەک قامشلۆ تشی بوو ژێ قەبوا مالا فاتمێم دەرکەتن باسەک تشی بوو و ئەم چوونە ڕکنەدین بێجێش فێرد گۆتە مایە معاود گۆتە ما خاڵا و نێچنە کودێ عەرەب بوون ماونێ کودە چین هەگی ناوکەنها حڕێتامە هەبوو مەنێرا بوو مەگۆ دەولەتی ئەسڵەنگیاش بەرچێکێ بەدگۆڵا ئەمە چینەکە خۆیەکە کۆڕکەی خواخوازن شامێ ئەم چونە خوازگیری دگۆڵا و نەشۆڵی خوازگینیا ئەفشەڵێ هەمووژی هۆ بێژێن گرگرەکە بەتۆ نابم چونە خوازگیری وەڵا ڕابووم چوونم چونەوێ دەوارا ڕکنەدین وڤان هاتنە پەیما و ئەم هەرێکی ئەم کردە سێ قسم ئەم سێ مالادانی ئەم کردە سێ قسم ئەم سێ مالادانی مالێ مەجیکێ ئەوژیکێ مالێ ماڵباتەی شەهیدا بوونێ شۆڕژگەرا بوون ئێواری پشتی مەغرەبێ و ئەم بڕنە جەم سەرۆک ئەم بڕنە معسکەری سەرۆک هنگی معسکەری سەرۆک نەقەبا شامی لوبنان دەبوو عسکەرێکی مەزڵ بوو معسکەری تشکە چ بوون تش خۆرت بوون ڕێ تێدە لەبوو وەڵا ئەم ڕوونشتن شغلێ سەعاتەکێ و گویادێک خرابن بە سەرۆک هاتە بەمە دیگۆ سەرۆکی نامەدەیە وەلیگ و فڕی هاتە نامە مەمەزیان گۆ سەرۆکی نامەدەیە موعد دابوو سەرۆکی خۆم گوتم گۆت هەرمە جەم ئەس دەستی ماچکم سەر سەرێ خۆکم ئەزبێ ئیشەڵە تێ بێ سەرۆکێ جمعا کووردا ئیشەڵە دیزای بێ سەرۆکێ جمعا کووردا بەر بۆ قەدیە نەبووی چێ بێ چێ نابی و ڕابوو ئەیدیکە ئەم هەموو سلافرا بە هەمووکە گۆنا هەنگێز جوان بوو گۆنا هەڤال مەرحەبا بەسە مەرحەبا بەسە نەش دەستی ماچکم مرحبا دا هەفتوو ماسوولەتی خۆ تەف دەگرتین ژمارە شتەغیلی بێجا وەختێ چووی هەڤارە دواتم هەڤارەی لەوە جەرەخی عالیە هەبوو نها شەهید دەوەلێت گۆ هەڤارە ئەسمان گوت چێ گوت هەرێتی سەرەوە ترسم بوون هەڤارە ژێ ترسمەش مەعەزەی ژێ ترسم خۆدێ ئەس چووم ئەم 35 ئینسان بوون ئەها کورسێ بڕبیە سەرەوە دەرێ هابوو گۆ دشتەغیلی چاوێ خۆت دگرت گۆ چاوێ خۆ هاولت بەکە تەفزینۆ پلاشیم دەدات ئەف گرتنا گۆ دژبین گرت و چاوی گرتن دەش پیسیتی چاوی گرت ترسا هنگی سەواوی هەبوو هنگی خۆفا سەرۆک هەبوو چاوی شێرا بوو جێت ترسان حتا ئەو کیسێ ڕەش کردنە سەرێ سەرۆک وەلا ئەمانە جەم حتا سەعات 12 دیافەتی ژمارە ئالیمە دیافەتا خۆ خوار ومگوتە هەڤالام و هەڤال گوچی ئەزوو هەڤالا خۆی چوومە وەڵام ناچن بێ جەموە بین و بێ قراری دین و جەموە بندی ئەو خۆشەم ناچن و یادێ هەڕی و ژۆڕە قەنجی و ناریکاریێژ مەردنابدون تەومینێت نابدون چرە پەم بوو نیسکاش مەڕە ئەم ڤڕە قەنجی و ژۆڕە قەنجە هەر لەمال وەڵا حاز وەڵام شیاتر ئەم هاتنە ڕکنەدین ئەم دیزا کەتنە باسا خۆدا ئەم هاتن وێجا خۆرتێ مەڕە چەپکادان بێژی ئاپۆ سەرۆک ئاپۆ بنوێ عەرەب و خاڵام بۆ چییە گۆن چوبنە جەم عەبدەڵڵا جەلام گۆرەڵم چوبنە جەم ئاپۆ چێتا ئەم ڤەگەڕاتن کاری ئەستەنگیاش بەرچێکێ وەڵام چوبنە جەم وەلا ڕابوویە دیکە ئەم تێدا مانە مانینە مالی مانیە قامشلو هنگی سەرۆک سەن هات شتەقلی هاسەر تاریخایی لێ تشتەقلی دو هەڤار اون هەموو سەرۆکن گۆلا سەرۆک اون هەموو سەر وەختەکێ نەناوەدەم وەختەکێ ولێ کاری خۆ بڕێ وەختەکێ شەهیدی بنە تەلەڤیزیۆنەش حەق نایە دەر والله سەرۆک هاسەر هات شتەقلی دگۆ کارێ وێ ئونێ بکارێ خۆ ڕابن ئونێ هەموو بنە کار مەدگوچما هەو سەرۆکولت بێژێ کە گێ بزانن ئانا 8 ساڵەی ما بێ سەورامەی گۆمە دەست پێگیری ئەم چ شەیدا عەلاتکردن مەراسی مێوات دەکەین ئەم عەزاوات دەینم عەزاوات دراکردن وڵاتی مەدرابی کادر ڕاستەڕێ بێ بەرێمەنە بەس ئەم درابن ئەم زانن و ئەم بکن ئەم هەموو هێسەر گۆتنێ سەرۆک وی دژمێ هۆف گۆ ئەف سەرۆگرتن زانی بوون قەدیا کووردا ئەف بێ سەورێ کوردی رابوونە کەسی وەکە سەولاغا ئاپۆ بسەرڕەخت تک کەسی بسەرڕەخست 4 ساڵ بوون 5 ساڵ بوون دەولەتێکدا خەڵکی بەحس کرد یتەفان ئەف 35 ساڵی فەرەحتر بێ مەستر بێ و جمعا دەولەتە حەفزا خۆش پەکەکیت کرد پەکەکە هەموو دەرسێ ئاپۆنە و کەنگی بێ ئیشەڵڵاهی بەگەڕێ نامە و ئەف دژمێ هۆڤی گۆڕکا خۆدایمە مە خلاص ناکەی ئەم کورد تچ جار خلاص نابن و خودێ دەولە سەرێ خودێ وی سەرۆکێ زانە ئەم هەموو سەرۆکن نکارێنی یەک ژۆ عاقلی مەژەڕێ ببێگۆ ئەها هەرۆ کۆمێ زر و پەرا بدنەمە ئەمە پەی خوینا خۆ بنەم نەڵپەی وینە ترکۆ بێژێ دەبێژێ نەبژێت تەسن و نە ئەم پەری دیگرن ئەم پەی سەرۆکی خۆ نەتی و بەرچی قیما خۆ پێتێنن ئەم پەی سەرۆکی خۆ بن پەی خوینا خۆ بن برایە بچوو شەهید کەت هەزارە شەهیدوی خانیم چوو شەهید کەتن ئەزە لەهدێشم ئەدەژێ ئەم قراریەوە خویناوە شەهیدانە وەرماڵی بە دەرکەتن و چوونە چیا
شهيد كتل أم قراريا شهيدانا ويسروكي خنا وإن شاء الله بما تاخدي ويسروكي وزانبونا ملطيمة كردستان ما إخلاص بي وسري والساقطة هي ميداوي إن شاء الله هي مجموعة ملطيمة هاي وخصصنا كل معلومات الشهيدة شنو لما قرب يخوينا خبن وإن شاء الله مبسر كفن تركوكا قولي هارلي هاتيا بازي سوريا بازي مات بازي ليبيا بازي حمود راكا كوچكي هارلي هاتيا خدين كاري متنبكي غوزاني باني متنكي تركو نهافي قام خلاص كربون لأن كاري وهي مجموعة ملطيمة هاي وقوي خندنا دجمن ودجمن تجارة نكاري تشتكي كردا خلاص كرد خلاص نابل هزار صالة كرد خلاص نابل وما هيفيش ملطي خطر ده هاي وبرك ويا شهيدي خبر بيسروكي خبر وعدا سروكي خلنا نقول سوزو قراري